و هیوادارم ئەم پەیامە بڵاو بێتەوە. یعنی ئێوە پێتان وایە بەڕێزان بە 4 وەرەقە حەجەکرێت یا ئەمە فێڵکردنە لە خەڵک؟ با بگیان تۆزیە بەهۆش خۆتان وەرنەوە. خەڵکێک هەیە لە ڕێگەی حەج و عومرەیە قاچاقچێتیەکات و هیچ لە خوش ناترسێت و زەڕێ ئیمان لە دڵیان نییە بەرامبەر بە حەڵاڵ و بە حەرام. هیچ گوێی لێ نییە پاری خەڵکی بەلاوە مهم هەر نییە، مهم ئەوەی گیرفانی قەرەباڵغ بێت. برایان لە کۆ هاتووە کەسێک بڕوات بۆ حەج مەسرەفی 4 وەرەقە بکات، بەس تکتی تیارەکە ڕەفیقم ئیمساڵ چووە بۆ حەج 14 وەرەقە بوو. ئەمە 14 وەرەقە بەلایەن کەمەوە 10 وەرەقە ئەدا بە ئوتێل. باشە ئەی نان خواردنت، ئەی پاست، ئەی شتکڕینت، بەلایەن کەمەوە هەر کەسێک بڕوات بۆ لە مەوسیمی حەجە لە حەج بەشدار بێ بەلایەن کەمەوە 30 وەرەقەی ئەوێت. باشە یعنی ئەبێت کەسێک لێرەوە بە تایبەت بڕوات یا لەوێ حەجەکەت بۆ بکات. ئەمەش بە 4 وەرەقە ناکرێت. کاکە مسلمانان بەهۆش خۆتان وەرنەوە. یعنی ئەمە بازرگانیە کە بەسەر مسلمانانەوە ئەیکەن و خەڵکیش بەڕاستی لە دڵ صافی خۆی لە دڵ پاکی خۆی پارە ئەداتە دەست ئەو بێویژدانانەوە. بابەگیان من ڕەفیقێکی حاجیم پارەکە لە حەج وتی مامۆستا ئەمە لە قیامەتا پێم بگێڕنەوە شاهیدم کابرایەک 20 ناوی پێبوو 20 ناو. باشە تەسویری ئەکرد لە کێوی عەرەفا ئەیوت ئەوە لە باتی فڵانە کەس من حەجم کرد. باشە ئەم ڤیدۆی لە ئەدا وەرەقەیەکی تری دەرەکرد تا 20 ناوتی ئاگام لێبوو. 24 چەندێکەکە 80 وەرەقە. ئەمە بەس ئەم ئینسانە 80 وەرەقەی کردە گیرفانیەوە. باشە لەو شوێنەیە ئەوەی خوێندوێتەوە ئەبێ لە شوێنێکی ترا چەند ناوی تری خوێند بێتەوە. بۆیە برایەنم یعنی ئەبێ ئینسان یعنی تێبگات کاکە حەج بە 4 وەرەقە ناکرێت. ئەو 4 وەرەقەیە هەر ئاوا بۆ خۆی ئەڕوات و تۆش بڵێ من حەقم نییە نیەتی خۆم تاوە نابێت بە هیچ شێوازێک نابێت. برایەک ئیمساڵ برایەکی نارد کە پارەکە لەگەڵمان نابوو لە حەج ئیمساڵش ناردیەوە براکەی لە کڕۆنەکەی وەفاتی کردبووتی بەدەل حەج بۆ براکەم بکە. باشە ئەوە تەواوە. یعنی کەسێ لێرەوە بڕوە حەجی بۆ بکات یا کەسێ لەوێ بە تایبەت ئەو خوێنکارانی کە لەوێن خەڵکێکەیە یان خەڵکی چۆن بڵێ مقیمە لە مەملەکە، خەڵکی بەنگلادشە، خەڵکی هندستانە، پاکستانە، ئەو کەسانی کە لەوێنە مقیمن ئەوان ئەتوانن بۆت بکەن بەڵام هەر بە 4 وەرەقە نایکەن. بۆیە تکایە وریابن پارەی خۆتان مەدەن بە هیچ کەسێک بە ناوی دینەوە بڕوات بەدەل حەجت بۆ بکاو بە 4 وەرەقە. شتی وامان نییە و من ئەزانم ئەوان ئێستا زۆر دڵیان گرانە کە من ئەم قسەیەم کردووە ئەڵێن ئەوان مامۆسا قسەی لەسەر ئێمە کردووە بازارمانی خست چۆن ئەبێ وا بڵێ ئەزانم بەڵام من هەر خواخوامە تەلەفۆنیشم بۆ بکەن هەر یعنی چاوەڕی دەرفەتێکەکەم ئاوا یەکێکیان بێ ڕێگەم پێ بگرێت بڵێ مامۆسا بۆ واکردووە ئەو کاتە ئەوەی لە ژێر بەڕێهی ئەوان ئەیکەمە سەر بەڕەبوتان خەمتان نەبێنەوە باوەڕتان هەبێن نایڵم یعنی من ئەلێرم ئەبێ ئەوەی کەوا حەقە بیڵم ئەوەی کەوا لە خەڵک شاراوەیە بیڵم. بۆیە پارەی خۆتان مەدەن بە هیچ کەسێک ئیلا مەگەر کەسەکە لێرەوە بە تایبەت ڕۆی حەجەکەی بۆتان کرد.